سلااوان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوڕیانی هاوکارم و هەروەها لەگەڵ ئەمیر هاوکارم هاتوینێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئێمە بینەرە. سپاسگوڵ نازیان لەلام نیشە سلااوان لەبێت عزیزان و خۆشەویستان هیوادارم کە لە هەر کوێیەکەن ساق و سلامەت بن و مەجای وەشتان هەبێت تا کۆتایی بەرنامەی هەفتەیەش بینەر و بیسەرمان بن هەر وەگڕواڵی هەموو هەفتە ئەم بەرنمەش چەند نامەیەکی ئێوەی عزیز و چەند بابەتێک لە خۆ دەگرێت هیوادارم کە ئەم بەرنمەشتان بەدڵ بێت و کەڵکی پێویستیشی لێوەربگرن. گوڵ ناسبا لێرە بەرنمەکە دەست پێ بکەین پێشەوەی کە نابڕ بدەین. ڕۆژی جومعەی داهاتوو واتە 26 ڕێبندان ڕۆژی کۆمەڵەیە. کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان لە ڕۆژی 26 ڕێبندان ڕۆژی کۆمەڵەدا جارێکی تر بیر لە ئاوات و ئەو ئارەزوانە دەکەنەوە کە لە ساڵەکانی ڕابردوودا و لەگەڵ کۆمەڵە لە پێناویاندا خەباتیان کردووە. بیر لە داهاتوویەک دەکەنەوە کە کۆمەڵە بە کردارە لێبڕاوانە و شۆڕشگەڕانەکەی بەڕوویدا کردوینەتەوە. بیر لە پەیوەندیەکی قوڵ و پتە دەکەنەوە کە لەگەڵ کۆمەڵەدا دایان مەزراندووە و بیر لەو بیرەوەریانە دەکەنەوە کە لە ماوەی ساڵانێک خەبات و تێکۆشان لە دڵیاندا جێیان کردوێتەوە. بیرەوەریەک کە بۆیان خۆشەویست و پیرۆزە و نەتەنیا ژیانی ئەمڕۆیان بەڵکو ئاوێتەی ژیانی سبەی ڕۆژی ژیانە. بیر لە تازەکردنەوەی ئەهد و پەیمانێک دەکەنەوە کە هەموو ساڵێک لە ڕۆژی 26 ڕێبندان ڕۆژی کۆمەڵەدا نوێ دەکەنەوە. ئەهد و پەیمانێک کە تا دەستەبەربوونی ئازادی و یەکسانی هەموو جارێک و هەموو ڕۆژێک پێداگری لەسەر دەکەنەوە. ئێمەش لە ڕێگەی ئەم بەرنامەوە سڵاو دەنێرین بۆ هەموو ئەو کەسانەی کە لە پێناوی ئەو ڕێبازەدا لە هەموو سنگەرەکانی خەبات لە مەیدانی نەبەردی پێشمەرگانە و یان لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا گیانیان بەخت کرد. سڵاو بۆ بنەماڵەی خۆڕاگر و سەربەرزیان. سڵاو بۆ یادی کاک حەمە حوسێنی کەریمی لا دامەزرێنەرانی کۆمەڵە کە ئەو ڕۆژە هاوکاتە لەگەڵ ڕۆژی گیانبەختکردنی ئەو ئازیزە. سڵاو بۆ هەموو ئەوانەی کە لە پێناوی ئەو ڕێبازەدا بریندار و کەم ئەندام بوون ویان بەشێک لە تەمەنی خۆیان لە زیندانەکان و ئەشکەنجەگاکانی ڕژیمی ئیسلامیدا تێپەڕ کرد. سڵاو بۆ جەماوەری خەڵکی کوردستان کە بە هەموو شێوەیەک پاڵپشت و پشتیوانی کۆمەڵە بوون و لەو پێناوەدا لە هیچ فداکاریەک دەریغیان نەکردووە. بەڵێ ئەمیر ناکرێ باس لە بزوتنەوەی شۆڕژگەرانەی کوردستان بکرێ مێژوەکەی بنووسرێتەوە بەڵام باسی کۆمەڵە نەکرێت چون کۆمەڵە تێکەڵاوی بزوتنەوەی خەڵکی شۆڕژگەڕی کوردستان بووە و لێجیا ناکرێتەوە یان دەتوانین بێژین کۆمەڵە وەکو ڕێکخراوێکی سیاسی چەپ و سۆسیالیستی کە لەم ڕۆدا ئاوێتەی ژیان و خەبات و هەستی بە میلیۆنان ئینسانی زەحمەتکێش لە کوردستان بووە و ساڵانێکی پڕ لە خەبات خۆڕاگری و سەرسەختیەکی کەموێنەی ناوەتە پشت ئەم ڕێکخراوەیە لێبڕاوانە بڕیاریدا کە بە هەموو تواناییەوە خەباتی جەماوەری لە کوردستان بۆ سەلماندنی مافەڕەواکانی بەرێتە پێش و بەهێزی بکات. لەو کاتەوە تا ئێستا کۆمەڵە ئەو سازمانەیە کە سەبارەت بە مەسایل و مشکلاتی جەماوەری خەڵکی زەحمەتکێش پێشێلبوونی ماف و ئازادیەکانیان بێمافی ژنان و سوکایەتی پێکرانی هەموو ڕۆژەیان هەستیار بووە و بۆ بەهێزکردن و هیدایەتکردنی خەباتیان بە هەستکردن بە بەرپرسیارەتیەوە جوڵاوەتەوە. کۆمەڵە بەپێی توانایی خۆی و ئامادەگی هێزە کۆمەڵایەتیەکانی ئامادە لە مەیداندا بێدریغ لە ڕاستای پێشڕەوی و بەرەو پێشبردننی خەباتی بێبەشانی کۆمەلگا و لە ڕاستای پاراستنی هەموو دەستکەوتەکان و قازانج و بەرژەوەندیاندا خەباتی کردووە و بەم جۆرە پەیوەندی نێوان خۆی و جەماوەری زەحمەتکێشی قوڵتر و پسەوتر کردووە. بەڵێ لەم ڕۆدا حاصلی پتر لە چواردەیە هەڵسوڕانی ئاشکرای کۆمەڵە بەرهەمی چالاکی هاوبەشی کۆمەڵە و جەماوەری کرێکار و زەحمەتکێش لە ڕێژەی وشیاری و توانایی کارایی و نفوزی کۆمەڵایەتی ئەم جریانەدا دەکرێت ببینی. بەرهەمی ئەم هەموو ساڵە کار و هەوڵدان لە ڕاستای بەدەسەڵات گەیشتنی ڕێزی شۆڕشەی سۆسیالیستی لە ئاشناکردنی کرێکاران و زەحمەتکێشان و ژنانی خەباتکار لەگەڵ مافە بنەڕەتەکانیان لەگەڵ ئارمانی ئازادی یەکسانی خۆی نیشانداوە. بۆیە کوردستانی شۆڕشگەر بۆتە چاو چرای شۆڕشی ئێران دەژ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی. کۆمەڵە هاوڕێ و هاوشان لەگەڵ خەباتی جەماوەری خەڵکی مافخوازی کوردستان ئەم ڕێگایە تا کۆتایی و تا گەیشتن بە سبەی ڕۆژی سەرکەوتن بە سەربەرزیەوە درێژە پێدەدات. ئەوەیە ڕەمزی خۆشەویستی کۆمەڵە و پێویستی ڕێزگرتن لە 26 ڕێبەنداندا ڕۆژی کۆمەڵە لەلایەن کرێکارانی وشیار و خەڵکی زەحمەتکێشی کوردستان. کۆمەڵە لە دڵی ئەم خەباتەدا و لەسەر ناوەڕۆکی ئەم بارودۆخە پەروەردە بووە و خاراوە. هەر لێرەوە داوا لە هەموو خەڵکی کوردستان و هەموو ئەو خەڵکە کە چارەنووسی سیاسی خۆیان بە چارەنووسی سیاسی کۆمەڵەوە گرێداوە دەکەین
بە هەر جۆرێک و بە هەر شکلێک کە بۆیان دەکرێ و مەجالیان هەیە ڕێز لەم ڕۆژە بگرن و نیشان بدەن کۆمەڵە لێرەیە لە کوردستانە لە شارەکان و لە دڵی خەباتی و خۆراگری کوردستان دەست بە داگیرکەرانە هەر لە ئێستاوە ئەم ڕۆژە لە هەموو خەڵکی کوردستان پیرۆزبایی دەکەین و بەڵێن ئەدەین ڕیزەکانمان بۆ گەیشتن بە ئاواتەکانمان بتەوتر بکەین بەم بۆنەوە بچین ئەم تراکت و ویددیوانی کە لەم هەفتەیەدا ئاوڕێنمان زەحمەتیان کێشاوە دووبارە لەم بەشەدا پێشکەش بێەوەی دەکەین و دواتر لەگەڵ گوڵنازینەوە دێنە سەر نامەکان. Rabana, Flat, Karabin.
دێنە سەر بابەتێک گوڵناس دیارە بینەرانی عەزیزمان ئاگاداری ململانەی ناو بازنەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی لەسەر پلانی دانوستان و توێژ لەگەڵ ئەمریکا هەن کە زۆریش بازاڕی گەرمە. خامنەی لە ئاخرین قسەکانی لەم دوانەدا درکاندی کە و توێژ بکرێت بەڵام بە وریاییەوە. ئەم بادانەوەیە نیشانەی پاشەکشێکی ئاشکرا و قەیرانێکی قوڵە کە ئەم ڕژیمەی لە ناوخۆیدا تووشی سەر لە شێواوی کردووە. دوای ساڵانێک لە دروشمی مەرگ بۆ ئەمریکا و ئیدعای وەستانەوە لە دژی استکباری جیهانی، ئێستا عەلی خامنەیی و کاربەدەستەکانی بە شێوەی قسە دەکەن وەگەوەی کە خۆیان بۆ خواردنەوەی جامە ژەهرێکی تر و تەسلیم بوون بە داخوازیەکانی ڕۆژاوە بە ئەدەبیاتێکی تازە و پاساوێکی گونجاو لەگەڵ بارودۆخی ناوخۆیی و ناوچەیی خۆیان ئامادەکرد بێت. بەڵێ ئەمیر سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی بەتایبەت لە دوای کوژرانی قاسم سولەیمانی تووشی زەنجیرەیەک لە شکست و پاشەکشێبوو بۆ هەمووان ئاشکرایە. هێزە بە وەکاڵەتەکانی لە عێراق، سووریە و لوبنان و یەمەن یەک لە دوای یەک زەبری قورسیان بەرکەوتووە. ئەم لاوازیە نەک هەر لە بەرەکانی شەڕ بەڵکو لە بواری دیپلۆماسیشدا باشکرا دیارە. کۆماری ئیسلامی لەلایەکەوە هەوڵی پاراستنی پاشماوەکانی نفوزی خۆی دەدات و لەلایەکی دیکەشەوە بە مەبەستی کەمکردنەوەی گوشارە سیاسی و ئابوووریەکان لەگەڵ ئەمریکا و ڕۆژاوەدا بە نیازە دەست بە دانوستان و گفتوگۆ بکات. لە تۆڵەسەدنەوەی سەختەوە تا تەسلیمبوونی بێشەرت و مەرج، کۆماری ئیسلامی دوای ترورکردنی قاسم سولەیمانی چەندین جار جەختی لەسەر تۆڵەسەدنەوەی سەخت کردووە. بەڵام ئەوەی لە کردەوەدا ڕوویداوە هیچ شتێک نەبووە جگە لە هەراهوریایەکی تەبلیغاتی. ئەلبەت تۆڵەی سەخت لە جەماوەری ناڕازی کردووەتەوە. ئەم دەسەڵاتە تەنیا بەرابەر بە خەڵکی ئێران ئازایە و دەیگرێت و دەیکوژێت و زیندانی دەکات. دەست خۆش گوڵناس. ئێستا کە جارێکی تر دەنگۆی دانوستان و گفتوگو دەبیسترێت، ئاشکرایە کە ڕژیم لە دۆخێکدانیە کە بتوانێت شەرت و مەرج بۆ بەرامبەرەکەی دیاری بکات. چون کۆماری ئیسلامی ئیتر کۆماری ئیسلامی تەنانەت پێش چەند مانگی پێشی خۆی نییە، تەنیا بە دوای کڕینی کات و کەمکردنەوەی گوشارە سیاسی و ئابوووریەکانەوەیە. عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ڕژیم لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ سکای نیوز دانی بۆ داناوە کە کۆماری ئیسلامی بەبێ مەرجی پێشوەختە ئامادەیە بۆ دانوستان. ئەمە ئەو تەسلیم بوونەیە کە خامنەیی ساڵانەکە لە بەرامبەریدا بە قەولی فارس ڕەجەسخانی کردەوە. بەڵام ئێستا بەسەر شۆڕیەوە ناچار بووە قبولی بکات. بەڵام ئەمە هەمووی گرفتی کۆماری ئیسلامی نییە، ینی مەسلەی سەرەکی بۆ ڕژیم تەنیا گوشارە دەرەکیەکان نییە، بەڵکو ئاخێزە جەماوەریەکانی نێوخۆی وڵاتە. بزوتنەوە جەماوەریەکانی مانگی بەفرانباری 96 و خەزەڵوەری 98 و دواتریش بزوتنەوەی ژنجیان ئازادی ئەویان نیشان داوە کە ناڕەزایەتیەکان لە ئێران تەنیا داواکاری نییە، بەڵکو زۆر بەقوڵی دژی پێکهاتەی دەسەڵاتە. ئەم بزوتنەوەنە ئەگەرچی بە شێوەیەکی کاتی سەرکوت کراون، بەڵام دەسەڵاتی کۆماری ئیسلامی بنکۆڵ کردووە و دەریان خستووە کە ڕژیم هیچ شەرعیەتێکی لە نێو جەماوەری خەڵکدا نییە. پەرەسەندنی هەژاری کەلێنی قوڵی چینایەتی، دارمانی بەهای ڕیاڵ و بچووکبوونەوەی بەردەوامی سەبەتەی بژێوی خەڵک، کەمبوونی ئاو و کارەبا و پیسبوونی ژینگە ڕژیمی خستوەتە دۆخێکەوە کە تەنانەت بەشێک لە لایەنگرە تەقلیدیەکانیش لێی دوورکەوتونەتەوە. لە وەها هەلومەرجێکدا ئامریکا و هاوپەیمانەکانیشی لە هەوڵی لاوازکردنی هەرچی زیاتری کۆماری ئیسلامیدان، بەڵام نەک بە مەبەستی گۆڕانکاری بنەڕەتی، بەڵکو بە مەبەستی دەستەمۆکردن و بە چۆکداهێنان و کەمکردنەوەی زیانەکانی ڕژیم بۆ سەر بەرژەوەندیەکانی خۆیان لە ناوچەکە. لەلایەکی دیکەوە بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ڕاست کە بەردەوام چاوی هیوایان بڕیوەتە دەستێوەردانی دەرەکی هەوڵ دەدەن کە ئەم دۆخە بقۆزنەوە و
پرسی تێپەڕبوون لە کۆماری ئیسلامی لە ئاڵوگۆڕێکی قوڵی کۆمەڵایەتیەوە بکەن بە گۆڕینی ڕژیم لە پێکاتی دەسەڵاتدا. ئەم ڕوانگەیە هەروەکو لە ئەزمونە مێژوویەکانی دیکەشدا بینراوە نەک هەر ئازادی، دموکراسی، یەکسانی و خۆشبژیوی کۆمەڵایەتی لێ ناکەوێتەوە، بەڵکو و تەنیا فۆرمێکی نوێی سیستەم و سەرڕۆیی و نایەکسانی بەرهەم دێنێتەوە. ئەمڕۆ تاکە ڕێگای ڕاستەقینەی گۆڕانکاری نەک دڵخۆشکردن بە دانوستانەکانی ڕژیم لەگەڵ ڕۆژاوا و دەستێوەردانی دەرەکی، بەڵکو بریتیە لە ڕێخستنی هەرچی زیاتری بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار، ژنان، خوێندکاران و چین و توێژە ستەم لێکراوەکانی تری کۆمەڵگا. بزوتنەوەی شۆڕژگەڕانەی ئێران دەبێت بەدیلێکی سۆسیالیستی و دیموکراتیک بەرەو پێش ببن کە بتوانێت پێکهاتەکانی سەرکوت بە شێوەیەکی بنەڕەتی بگۆڕێت. نەبێ خەبات لە پێناو ڕوخانی کۆماری ئیسلامی لە پرۆژەیەکدا کورت بکرێتەوە تەنیا بۆ جێگرەوەی ڕژیمێک با ڕژیمێکی تر، واتە ڕژیم چنج مەبەستیە، بەڵکو دەبێت بێتە ڕێگایەک بۆ بەدیهاتنی ئازادی، دموکراسی، یەکسانی و دەسەڵاتداریەتی جەماوەر بەسەر چارەنووسی خۆیاندا. ڕەنگە ڕژیمی کۆماری ئیسلامی بتوانێت بەدانی ئیمتیازگەرێک بۆ ڕۆژاوا تەمەنی خۆی بۆ ماوەیەکی کورت درێژ بکاتەوە، بەڵام مێژوو نیشانی داوە کە هیچ ڕژیمێک ناتوانێت خۆی لە ئیرادەی جەماوەرێکی وشیار و خەباتکار دەرباز بکات. چی ناوڕێ بینین دێنە سەرنامەکان ئەگەر هەڵە نەکەم فەرموو. ناز دەزانی هاتوچۆی خودی کاربەدەستانی ڕژیم بۆ عێراق و تەنانەت خودی هەرێمی کوردستان جاروبار لە میدیاکانەوە درست دەکات، خۆتش ئاگاداری. یەکێک لە خاڵەکانی ئەم دیدارانە بەڕێوەچوونی ڕێکەوتنی بەناو ئەمنی نێوان بەغدا و تاران و هەرێمی کوردستانە. هەڵبەت کۆماری ئیسلامی ماتەڵی ڕێکەوتن نەبووە و ناشبێ. هەر هەفتەی پێشوو بوو کە بە درۆن هێرشیان کردە سەر بارگای حیزبەکان لە ناوچەی بالیسان کە لەلایەن حکوومەتی هەرێمەوە ڕێگەی پێدراوە. هەروەها تیمە تەرۆریستەکانیان لە هەرێمی کوردستان بەدەست ئاواڵەیەوە چالاکی دەکەن وە کونسولگەری ئێران لە هەولێر و سلێمانی بۆ تەمۆڵگەی کاری سیخوڕی و تێرۆریستی. ئێستا با بزانین بۆ جێبەجێبوونی ئەم بەناو ڕێکەوتنە ئەمنیە بۆ ئەوەندە بۆ دەسەڵاتی ئێران گرنگە. کۆماری ئیسلامی لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنیەوە تا بە ئەمڕۆ قەت لە هەوڵدان بۆ دابینکردنی ئەمنیەتی خۆی لە کوردستان غافڵ نەبووە. ساڵی 58 وێڕای سەرکوتی خەڵکی شۆڕشتێر لەسەر تاسەری ئێراندا بۆ دابینکردنی ئەمنیەتی جێی سەرنجی خۆی لەشکەرکەشی کرد بەرەو کوردستان و شار و دێهاتەکانی ئەم ناوچەی بۆمباران و تۆپباران کرد بۆ ژمارەیەکی زۆری لە دانیشتوانە بێدفاعەکەی خەڵتانی خوێن و ئیعدام و تیرباران کرد. دوای 46 ساڵ حاکمیەتی ڕژیم ئەم داستانە یانی سەرکوت هەروە درێژەی هەیە و کوردستان بۆ کۆماری ئیسلامی هەروەک ناوچەیەکی ئەمنیەتی بەحساب دێت، چون خەڵکی کوردستان قەت دانی بە خێریان بە دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا دانەناوە دەسەڵاتی سەرکوتگەریان نەسەلماندووە و پێیان بێگانە بوو. ئەمیر هەر لە درێژە و پەیگیری ئەم سیاسەتدایەواتە بە ئەمنیەتی چاو لە کوردستانکردنە کە ڕژیم لە ماوەی ئەم ساڵاتەنەدا هێزێکی زۆری لە بەکرێگیراوانی خۆی لە کوردستان جێگیر کردووە و لە ڕاستیدا کوردستان زیاتر ڕەواڵەتی سەرزەمینێکی داگیرکراوی بەخۆیەوە گرتووە. بە هەر بیانوێک حکوومەتی نظامی ڕانەگەیەندرا و لە شارەکاندا بەرقەرار دەبێت. هەڵسوڕاوانی کرێکاری و مەدەنی چالاکانی سیاسی
دەگرن و تاقیبیانەکەن و ئەزیێت و ئازار و هەر کاتێک کە هەستی کرد دابینبوونی ئەمنیەتەکەی تووشی گرفت هاتووە ئەم کارانەکە دەستە دەتە ئێدامکردنی ژمارەیەک لە زیندانیانی ئەسیر لە سیاچاڵەکاندا تا لەم ڕێگایەوە پێچوومۆرەکانی ئەمنیەتی جێی سرنجی لە کوردستان تۆن بکاتەوە. بەم جۆرە ئەمنیەتی جێی سرنجی ڕژیمی ئیسلامی لە کوردستان لە ڕێگەی لەشکەرکشی و سەرکۆد زیندانیکردن و ئەشکەنجە و خوێنڕشتن و هەڕەشە و خەت و نیشان کێشان بەڕێوە چووە. بەڵام سەرڕای ئەم هەموو سەرکوتگەریە خەڵکی شۆڕژگەری کوردستان هەروە درێژیان بە مەقاومەت و خۆڕاگریداوە بوونەتە مەکۆی شۆڕشیێران و بە شێوەیەکی جەماوەری دژ بە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ڕاوەستاون. هەر ئەم مەقاومەتە بە لە بەرچاوگرتنی ئەگەری ئاخێزی جەماوەری کاربەدەستانی کۆماری ئیسلامی نیگەران کردووە بۆیە لە درێژەی سیاسەتی سەرکوت لە ناوخۆی سنوورەکان لە دەرەوەی سنوورەکان دژ بە هێزە سیاسیەکانی کوردستان بەردەوام لە بیری پیلانگەڕیدا بووە. دەست خۆشگوڵ ناس کۆماری ئیسلامی ئەگەر لە بەرامبەر بە ئەمریکا و ئیسرائیل لە ناوچەکە تووشی شکستی سەختیش هاتووە و تەنانەت لە ناوخۆی عێراقیش ئیتر ئەو دەسەڵاتەی جارانی نەماوە بەڵام لە سەنگری دژایەتی لەگەڵ خەڵکی ایران و کوردستان بەردەوامە. هەر بۆیە زۆر جار باسی ئەومان کردووە کە هێرش و پەلامار و زەخت هێنان بۆ سەر هێزە سیاسیەکانی نیشتەجێ لە هەرێمی کوردستان بەشێکی گیانەکراوە لە سیاسەتی سەرکوتگەری کۆماری ئیسلامی لە ناوخۆی وڵاتە. ئێستا بەداخەوە سەرڕای ئەو هەموو شکستە لە ناوچەکە سەرڕای ئەوەی کە کۆماری ئیسلامی کەوتۆتە بەرشەپۆلی ئێعتراز و ناڕزایەتی خەڵکو ئەگەری ئاخێزێکی جەماوەری خەونی لە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی زڕاندووە. هێشتا لە هەرێمی کوردستان سنوورێک بۆ دەستێوەردانەکانی کۆماری ئیسلامی لە ناوخۆی هەرێمی کوردستان بەدی ناکرێت. کۆماری جەنایەتکاری ئیسلامی ئێران وای پیشانەدات کە گۆیە ئەمنیەتی ڕژیم لە دەرەوەی سنوورەکانی ئێران هەڕەشەی دەسەرەوە ناچارە بۆ پاراستنی سنوورەکان گوشار بێنە تا ئەو گرفتە چارەسەر بکات. گومان لەوە دانیە کە حاکمیەتی نامەشروعی ڕژیمی کۆماری ئیسلامی لە کوردستان بەردەوام لە ژێر هەڕەشەدا بووە. ئەوە ڕاستە. بەڵام بە پێچەوانەی ئیدعاکانیان ئەم هەڕەشەیە نەک لەو دیوی سنوورەکانەوە بەڵکو لە نێوخۆی کۆمەلگای کوردستان و ئێرانەوە سەری هەڵداوە. لە ناوخۆی ئێران و کوردستان نەهێزی دەرەکی و نەهێزی بێگانە بوونی هەیە. ئەوەی کە هەیە خەڵکێکن کە داوای مافی پێشێلکراوی خۆیان دەکەن، خەڵکێکن کە لە تند و تیژی بێزارن، لە شەڕ و خوێن ڕشتن و ئاوارەبوون و دەربەدەری بێزارن، خەڵکێکن دەیانەوێ ژیانیان لە ڕەفاه و ئەمنیەت و ئاسایشدا بەڕێ بکەن. ئەم خەڵکە کاتێک کە مافە سەرەتاییەکانیان پێشێل دەکرێت، کاتێک ئەمنیەتیان دەکەوێتە مەترسیەوە، بە پێی سنەتی جێکەوتووی خەباتیان لە بەرامبەر تند و تیژی بێ ئەو پەڕی ڕژیمدا دەست ئەدەنە خۆراگری و ئەوەی کە ئەمنیەتی ڕژیمی ئیسلامی خستۆتە مەترسیەوە بوونی ئەم ڕۆحیەی خۆراگریەیە و کۆماری ئیسلامیش بۆ بەرپەرشدانەوەی ئەم خۆراگریە بەتایبەت لە کوردستانی شۆڕژگەر زەخت و گوشار دەخاتە سەر لایەنە سیاسیەکان و بەداخەوە دەستی جەنایەتکاری خۆی لە هەرێمی کوردستان ئاواڵە دەبینێت. ئەمیر لە کوردستان خەڵکانێک دەژین کە وەکو باقی خوشکوبراکانیان لە سەرتاسەری ئێراندا لە حاکمیەتی ئەم ڕژیمە بێزارن. لە هەمان ڕۆژی یەکەمەوە بە دەنگی بەرز نایان بە ڕژیم و داواکاری دابینبوونی مافە بنەڕەتی و حاشا هەڵنەرگرەکانیان بوون. خەڵکێک حزوری هەیە کە لە بەرامبەر دەستدرێژی ڕژیمدا خۆڕاگری کردووە و لەم ڕۆداوە و دوای تێپەڕبوونی 46 ساڵ ئەگەرچی لە کامی ئەم سیاسەتەی دابینبوونی ئەمنیەت و سەرکوتگەری ڕژیمی ئیسلامیدا گەلێک مەحدودیەتیان بەسەردا سەپاوە بەڵام خەبات و خۆڕاگری لە شێوەی جۆراوجۆردا بۆ دابینبوونی ویست و داواکاریەکانیان بەردەوام درێژە پێئەدەن. خەڵکی کوردستان نایانەوێ ببورن لەوە زیاتر باری بێبەشی و دواکەوتویی بە کۆڵ بگرن و دەیانەوێ هاوڕێ و هاوهەنگاو لەگەڵ زۆربەی خەڵکی ئێران مافە پێشێلکراوەکانیان دابین بێت و لە ڕیفاه و ئاسایش و ئەمنیەتدا بژین. ئەم داواکاریانە لە هەموو جێیەکی ئێران و لە کوردستانیشدا کە لەگەڵ درێژەی دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی نایەتەوە. کاتێک کۆماری ئیسلامی خۆڕاگری و خەباتی خەڵکی کوردستان بەو دیوی سنوورەکانەوە دەبەستێتەوە خۆیان لە پێش هەر کەسێکی تردا دەزانن کە درۆ دەکەن. کەوایە دەردەکەوێت ئەوەی کە کۆماری ئیسلامی لێ نیگەرانە و بۆ لاچوونی ئەم نیگەرانیەش لەشکرکشی نظامی و ئینتزامیەکانی لە کوردستان بەهێز دەکات، هەڕەشە دەکات و پیلان دەگێڕێ. هیچ پەیوەندێکی بە تەجاوزی خارجی و دژمنانی دەرەوەی سنوورەکان و هیترەوە نییە. تەنیا ترس و نیگەرانی کۆماری ئیسلامی لەو خەڵکە وەگیان هاتووە لە کوردستان. زۆر ڕاستە لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵات لەوانە خودی کۆمەڵە بەهۆی لێکدانەوەی خۆی لە جێگا و شۆنی هەڵسوڕانی چەکدارانە هەروەها بۆ ئەوەی بیان و بەدەست ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی نەدەن بۆ ئەوەی خەبات و خۆڕاگریان ئەرکێک نەخاتە سەرشانی خەڵکی هەرێمی کوردستان
دەمێک ساڵە بەکردەوە هەڵسوڕانی نظامی ناکەن و دیاردەی چەکداریان نەماوە و ئوردوگاکانیان جێگای هەڵسوڕانی سیاسی و مەدەنی و جێگای حەوانەوەی خەڵکێکن کە بەهۆی گوشارەکانی کۆماری ئیسلامی لی نیشتەجێبوون و ژیانی ئاسایی خۆیان دەکەن. بەڵام کۆماری ئیسلامی تەنانەت ئەوەی بۆ تەحمل ناکرێت و لە پێناو سیاسەتی سەرکوتگەری خۆی بە کەڵگوەرگرتن لە زەعف و لاوازی پێک هاتەی هەرێمی کوردستان هەر تاوناتایە گوشار و هەڕەشەکانی دووپات دەکاتەوە. بەڵێ ڕاستیدا ئەم نیگەرانیە ڕاستەقینەی ڕژیم لە ناخی شار و دەهاتەکانی کوردستان و لە ڕۆحیەی خەباتکارانەی خەڵکی کوردستان و سنەتەکانی خۆراگری لەم ناوچەیە هجۆرێک کە گوڵناس ئاماژەی پێدا سەرچاوە دەگرێت کەوا بوو دەتوانین بە ڕاشکاوی بڵین کێشەی کۆماری ئیسلامی دەرەوەی سنوورەکان نییە، ناوخۆی سنوورەکانە، کێشە خەڵکێکی ڕاپەڕیوە. چی ناوبڕێک بینین دواتر دێنەوە خزمەتان. من چیام خۆڕاگرم سەر کەشفرۆنیم نابەزێم گێژلولی تووڕەبوونم دێم بەگەج هەورا دەچێم گێژلولی تووڕەبوونم دێم بەگەج هەورا دەچێم ترسەنۆک نیم وام لە بێشای گۆڕەپانە کەڵ ئەژیم ترسەنۆک نیم وام لە بێشای گۆڕەپانە کەڵ ئەژیم دار بەڕوم بێن بۆ بڕینم خۆم بەگەشتەورا دەچم دار بەڕوم بێن بۆ بڕینم خۆم بەگەشتەورا دەچم من سرودم وانەکانم وا لە لووتکەی شازیە لاوکی سوورم لە بەردەم مردنی پێشوازیە تاوە چەخمە خەم بە جوامێری لە چاوی سەنگەرە دێم لە ناو گێڕکانی هەڵچووی نەوبەرەی گیان بازیە دێم لە ناو گێڕکانی هەڵچووی نەوبەرەی گیان بازیە من شەبەنگێم چارە نووسم وا لە باڵ ئاسۆی گەشە نێڵە نێڵی ئەو ڕەوایەم وا لە ناخی پێزڕەشە ئاگری کو مرەی دەرونی تۆڵە سێنی ئەم گەدەم وا لە کوردستانی کۆیلەی مافراوی بەش بەشە وا لە کوردستانی کۆیلەی مافراوی بەش بەشە. دوا بە دوای مانگرتنی شکۆدار و بەربڵاوی خەڵکی کوردستان لە ڕۆژی سێ ڕێبەندانی 1403 ڕژیمی کۆماری ئیسلامی دەستی کرد بە دەست بەسەرکردنی ژمارەیەک لە هەڵسوڕاوانی کرێکاری و کۆمەڵایەتی ژینگە پارێز و کاسبکارە لە شارە جۆربەجۆرەکانی کوردستان و گواستیانەتەوە بۆ شوێنێکی نادیار. هەر لەو پەیوەندیەدا ژمارەیەکیان بۆ لێپرسینەوە بانکێشتی دەستگا ئەمنیەکان کراون ناو شوێنی نیشتەجێبوونی ژمارەیەک لەو گیراوانی کە تا ئێستا بە تلوزیۆنی کۆمەڵە گەیشتون کە لە بەرنامەکانی تری تلوزیۆنی کۆمەڵەدا بڵاو بوونەتەوە لە هەواڵەکاندا. هاوکات لەگەڵ توندوتیژی لەلایەن مەئمورانی دەستگا ئەمنیەکانەوە دەست بەسەریش کراون. مەئمورانی ڕژیم ئامادە نین هیچ ڕوونکردنەوەیەک سەبارەت بە دەست بەسەرکردنەکان و شوێنی ڕاگیرانیان بە نەماڵەکانیان بدەن. بەڵێ ئامیر ئەمە هەمان قسەی پێشومانە کەوتومانە کۆماری ئیسلامی تەنیا بۆ خەڵکی ئێران ئازایە و تۆڵەی شکستەکانی لە خەڵک دەکاتەوە. لەم بارەوە کاک فارۆقیش لە بانەوە نووسراوێکی هەیە و تیشک دەخاتە سەر سیاسەتی سەرکوتی کۆماری ئیسلامی و هۆی چربوونەوەی دوای شکستەکانی. کاک فارۆق نووسیوێتی
ڕژیم بۆ دوورخستنەوەی کابوسی ئاخێزی جەماوەری کەوتوێتە خۆ. پێش هەموو شتێک شەڕی ڕەوانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەگەڵ بنەماڵەی زیندانیانی سیاسی محکوم بە ئێدام هەروە درێژەی هەیە. چارەنووسی چەندین زیندانی تری محکوم بە ئێدام هێشتا لەژێر پەردەی گومانتایە. بنەماڵەکانیان لە چارەنووسی منداڵەکانیان بێخەبەر ڕاگرتووە. بە هەڕەشە و گوشار بەر بە مەراسمی سەرخۆشی بۆ ئێدامکراوەکان دەگرن. پەیکەری زیندانیانی سیاسی ئێدامکراو تەحویلی بنەماڵەکانیان ناتەنەوە. زیندانیانی سیاسیان لەژێر تێغی ئێدامدا ڕاگرتووە. زانیاری سەبارەت بە ژمارەیەک لە زیندانیانی سیاسی بە شاراوەیی دەهێڵنەوە. هەر ئێستا زیاتر لە 100 زیندانی سیاسی محکوم بە زیندانی هەتاهەتایی لە خراپترین بارودۆخدا لە زیندانەکانی ڕژیمدا بەسەر دەبێت. ئیجازە بە هیچ ناوەندێکی نێونەتەوەی نادەن سەردانی زیندانەکان بکات. شان نادەنە بەر داواکاری ناوەندەکانی سەر بە مافەکانی مرۆڤی جیهانی بۆ هەڵوەشاندنەوەی ئەحکامی ئێدام. پێبەندی تاهودەکانیان نین لە ناوەندە جیهانیەکاندا کە مەسەلەن خۆشیان ئەندامن تێدا بەستی کۆماری ئیسلامیە. بەڵێ دروستە دەستی کاکفاڕ خۆش بێ بۆ نامەیە لە درێژەدا نووسێتی ئەعدامی زیندانیانی سیاسی ئێجرای مەراسمی ئەعدامی زیندانیانی ئاسایی بە بەرچاوی خەڵکەوە شەل لاق لێدان لە بەرچاوی هەمووان توندکردنەوەی گوشار بۆ سەر چالاکانی بزوتنەوە مەدەنی و کۆمەڵایەتیەکان دەرکردنی ئەحکامی زیندانی درێژماوە بۆ ئەو کەسانی کە لە چوارچێوەی فعالیەتی ئاشکرا و تەنانەت قانونیدا کاریان دەکرد لەوانە هەسوڕەوانی کرێکاری ڕۆژنامە نووسان و چالاکانی مافەکانی مرۆڤ ئەمانە بەگشتی ئاڵقەی زنجیرێکی بەیەکەوە پەیوەستن کە ئامانجی کۆنتترۆلکردنی کۆمەلگای لە حاڵی کوڵان و هەڵچووندا بە زەبری زۆر و سەرکوت. ئەمانە بۆ قەرەبووی ئەو شکستانە کە لە ناوچەکە تووشی بوون و ملکەج بوون بە وتوێژ لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانەکانی بەم جۆرە کردارانە خەڵک چاوترسێن دەکەن. لە دەرەوە سەری تەسلیم نەوی دەکەن و لە ناوخۆش داری ئێعدام لە دژی زیندانیانی بێدیفاع بەرز دەکەنەوە. ڕوون و ئاشکرایە کە سەرانی ڕژیم لەم ڕێگەیەوە دایانەوێ بێپەروایی خۆیان لە دەستبردن بۆ هەموو جنایەتێک بەڕووی خەڵکدا بدەن. ئامان گیان لەم ئێعدامکردنی زیندانیانی سیاسی و تەنانەت وەڕێخستنی شەپۆلی ئێعدامی زیندانیانی ئاسایی ترساندنی کۆمەلگایە بەگشتی. هێرش بۆ سەرگیانی ئینسانە زیندانی کراوەکانی کردوتە مەیدانی نیشاندانی قودرەت و اقتداری ڕژیم. کاک فاڕۆق هەروەها نووسیوێتی ئەمڕۆ لە ئاوا بارودۆخێکدا تەنیا بەخاباتی یەکگرتوانەوە ناڕزایەتی بەرینی جەماوەری دەکرێت ڕژیم بخرێتە ژێر گوشارەوە وەکو ئەوەی کە خەڵکی شۆڕژێری کوردستان لە 3 مانگی ڕێبەندان بە مانگرتنی گشتی دژی سزای ئێعدام بەڕێوەیان برد. یان زیندانیانی سیاسی بوێر لە ئاسیویەک زیندان ڕۆژانی سێشەمانە دژی سزای ئێعدام لە خواردنمان دەکرێن. یان خەباتی بنەماڵەی دادخوازان دژی سزای ئێعدام چالاکی دەکەن. بۆیە بۆ کۆتایی هێنان بەم جۆرە کردارە دژە ئینسانیانە ئەگەر ڕژیم گوشار بۆ سەر زیندانیان بە ئامانجی ترساندنی خەڵک لە دەرەوەی زیندانەکان پەیڕەو دەکات پێویستە پەرەدان بە بزوتنەوەی دژی ئێعدام و دیفاع لە زیندانیانی سیاسی بدرێت تا ڕژیم بە پاشەکشێکردن لەم بوارەدا وادار بکرێت. پێویستە کە دروشمی زیندانیانی سیاسی دەبێ ئازاد بکرێن لە هەموو جێگایەک دەنگ بداتەوە. نابێ ئیجازە بدرێت ئەو ئینسانانەی بۆ دیفاع لە بەرنامە سیاسیەکانیان بۆ دیفاع لە بیر و بۆچوونەکانیان بۆ دەربڕینی ناڕزایەتی لە دژی ستەم و سەرکۆت چەوساندنەوە و نایەکسانی و هەڵاواردن بۆ دەربڕینی ناڕزایەتی بە دیکتاتۆری حاکەم کەوتونەتە زیندان خۆیان بەتەنیا بزانن. دەنگدانەوەی دەنگی ناڕزایەتی خەڵک لە دەرەوەی زیندانەکان هێزی خۆڕاگری و ئیرادەی زیندانیانی لە پژمیلەکانی زیندانەوە 10 بەرابەر دەباتە سەرێ. بەڵێ نابێ هیچ کەس بە تاوانی خەباتکردن لە پێناو دەستەبەرکردنی مافەکانیاندا بە تاوانی دەربڕینی ناڕزایەتی لە دژی فەلاکەت و ستەمگەریەکی کە لە ئارادایە بە تاوانی هەبوونی بیر و بۆچوونی نەیار و ئەنجامدانی چالاکی سیاسی بژیرێت و زیندانی بکرێت. ئەگەر قرارە کەسێک لە گۆشەی زینداندا بێت ئەوە عاملین و سەبەبکارانی ئەم بارودۆخی ئێستان کە دەبێت بچنە زیندان واتە ئەو کەسانەی کە منداڵەکانی خەڵک دەخەنە زیندان و ژێر ئەشکەنجەوە ئەو کەسانی کە جگەر گۆشەکانی خەڵک دەکوژن و لە گۆڕی بێناو نیشانەکاندا دەیان شارنەوە ئەوانەی کە سەروەتی کۆمەلگا بە تاڵان دەبن و ئەم بارە قورسە لە ڕەنج و ئازار و بێبەشی و بێمافیان بەسەر خەڵکدا سەپاندووە. کۆماری ئیسلامی بەهۆی جنایەتەکانی لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا بەهۆی ئەو بێمافیەی بەسەر زۆربەی خەڵکی ئەم وڵاتەیدا سەپاندووە بەهۆی هەوڵدان بۆ بەرەو دواوە بردنەوەی کۆمەلگای مدرنی ئێران و بەهۆی تونکردنەوەی موسیبەتەکانی کۆمەلگا وەک بێکاری هەژاری و ئێحتیات کەوتۆتە بەر ئاگری سوتێنەری نەفرەت و بێزاری جەماوەری خەڵک
ئاوا ڕژیمێک بە کۆمەڵی قەیرانی ئابووری سیاسیەوە بێجگە لە دەستبردن بۆ سەرکوت و کوشتار ئیمکانی مانەوەی نییە. دەبێ وشیار بین. حکوومەتێک کە نەتوانێت وەڵامدەرەوەی بچووکترین داواکاری جەماوەری خەڵک بێت نابێت دەرفەتی هەبێت تا بە چەکی زیندان و ئەشکەنجە و ئێدام ڕێزی خەباتی خەڵک تووشی ترس بکات. سەرانی کۆماری ئیسلامی کە بەم شێوەیە دەجوڵانەوە هەر ئەڵێ دەرسیان لە چارەنووسی باقی دیکتاتۆرەکان لە دنیا وەرنەگرتووە. کاسی سەبری خەڵک پڕ بۆ و سەرانی ئەم ڕژیمەش پێیان لە لێوارەی گۆڕە. ئەوان کە ناتوانن و نایەنەوێ باشتربوونێک لە ژیانی ئابووری خەڵکدا بەدی بێنن کابوسی بەرپابوون و پەرسەندنی ناڕزایەتی خەڵک خەوی لە چاویان ڕزاندووە یان زڕاندووە. ئەوان بۆ دوورخستنەوەی ئەم کابوسە لە خۆیان کەوتونەتە گیانی زیندانیانی بێدفاع و خستنە ژێر گوشاری خەڵکی ڕێک نەخراو بۆ ڕزگارکردنی گیانی ئینسانە ئازادی خوازەکان لە زیندانەکانی کۆماری ئیسلامی و بۆ ڕزگاربوون لە زیندانێک بە پانتایی هەموو ئێران کە خەڵکانێک تێدا ڕاگرتووە هیچ ڕێگایەک بچگە لە قوڵکردنەوە و پەرەپێدانی خەباتی ڕێکخراوی کرێکاران و جەماوەری خەڵکی زۆر لێکرا و بێبەش لە ئارادانی. سپاسی کاکفاڕ و دەکەین دەست خۆش بە کاکفاڕ بۆ نامەیەکی کە زۆر پڕناوەڕۆک بوو. بچین ناوبڕێک ببینی دواتر دێنە سەر نامەیەکی ترمان بە هاوڕێکی منە دوای نامەمان بێت. بەڵێ بەڵێ چین ناوبڕێک بینی دێنە خزمەتە. je bent echt goed te worden. En tja, trots elkaar, نجدان تروح خير وتاخد شت. وتقدر كردن. Dat is echt maakt mij en papa echt blij. En toen خواست بشان خالد بدأ
Ik ben een koor en ik kan dingen doen en ik kan koken, ik kan muziek, ik mag alles doen. En ik ben blij en ik ben trots waar kom ik vandaan. En wat voor hier ik ben, echt. En daarom moet je nogmaals heel trots op jezelf zijn. Oké, mama? Ja, ja. لەم بەشە لە بەرنامەکەمان راپۆرتێک دەخوێنینەوە کە لەلایەن هاوڕێ چیمەنەوە بۆی نردوین لەسەر کوژرانی کانی لە ئاوایی مەشکانی پیرانشار و بەگشتی دیاردەی ناحەزی قەچلی ناموستی لەم راپۆرتەدا دەبیستین. دەست خۆش بێ هاوڕە چیمەن. هاوڕە چیمەن نووسیەتی ڕۆژی شەممە کاتژمێر 4 دوانی مەڕۆ دڵە تەپەی دڵی کچانی گوندی مەشکان سەر بە پارێزگای پیرانشاری داگرت. ساڵی ڕابردوو مانگی ڕێبەندان بوو کە باوکێک کچەکەی کوشت بوو. هەروە 20 بوویان 10 ساڵ لەمەوبەر کچێکی دیکە لەلایەن بنەماڵەکەیەوە کوژراوە. بەڵام بنەماڵەکەی وەهایان گوت بوو کە کچەکە خۆی کوشتووە. ژنان و پیاوانی مەشکان بە نەهێنی لەسەر هۆکاری گیان لە دەستدانی کچەکە قسەیان دەکرد. ڕۆژی شەممە 6 ڕێبەندان کاتژمێر 4 دوانی وڕۆ باوکی کانی عەبدوڵڵاهی کە تەمەنی 45 ساڵ بوو بە چەقخۆیەک زەبرێک لە دڵ و شانی کچەکەی ئەدات و دیسانەوە خوێنی کچێکی دیکە دەڕشێت. خەڵکی گوندەکە بە دەنگێکی نزم لە یەکەیان دەپرسی بۆچی دیسان کچێکی دیکە لە بنەماڵەی عەبدوڵڵاهی کوژرا. بەڵێ ئەمێ ڕۆژی شەمە 6 ڕێبەندان کاتژمێر 6 دوای نیوەڕۆ کانی لە نەخۆشخانەی پیرانشار گیانی لەدەستا. باوکەکەی کە باوکی کانی مەبەستمە کانی کوشت بوو خۆی ڕادستی پۆلیس کرد بوو. جەعفەر ڕەوانەی زیندانی نەقەدەکرا. چەند خولەک جارێک موبایلی مریەم ئیبراهیمی دایکی کانی زەنگی ئەخوارد. جەعفەر تەلەفۆنی دەکرد و بە دەنگێکی بەرز ئەگیریا. کوژەرەکان هەموویان دوای کوشتنی کەسێک وەها ئەگرێن؟ بەتایبەت ئەگەر کەسێک کە ئەکوژن کچەکەیان بێت. ئێستا جەعفەر هەم کچەکەی کوشتووە و هەم ئەگیرێت و هەروە ئەڵێت پەشیمانە. مریەم وڵامێکی نییە کە بە جەعفەر بیداتەوە بە تەنیا بە تووڕەییەوە ئەگرێت. خەڵک دەوروبەری مریەمیان گرتووە. کچێک بە تۆمەتی ئەوی داری کوژراوە. بە بیستنی ئەم قسەیە تووڕەیی و بێزاری لە دابوو نەریتێک کە ئەوینداری بە جرم دەزانێت تەواوی وجودم دەگرێ و حەز ئەەکەم هاوار بکەم. بەڵێ ئەم ڕووداوە جارێکی تر تشکی خستۆتە سەر پرسی کوشتن و تونوتیژی دژ بە ژنانی کۆمەڵگا. کانی عەبدوڵڵاهی بەهۆی پەیوەندی لەگەڵ کوڕێک لەلایەن باوکیەوە کوژرا. ئامۆزای کانی ساڵی ڕابردوو بە هەمان شێوە لەلایەن باوکیەوە کوژرا بوو. خەڵکی گوندەکە ئێستا پێیان باشە مردنی فەرزانە ئامۆزایکانی بە خۆکوژی ناوبن. ئیسا مەشکانی کە ماوەی 13 ساڵە موختاری گوندەکەیە هۆکاری مردنی فەرزانە عەبدوڵڵاهی خۆکوشتن بە حەب ناو دەبات. دەڵێت هۆکارەکە کێشەی خێزانی بووە. ساڵی ڕابردوو مامیکانی نەگیراوە تەنانەت لێپرسینەوەشی لێ نەکرا. چیرۆکی ژیانی کانی و فەرزانە دوو ئامۆزای گوندی مەشکان وەکو یەک بوو. ئەوان تا پۆلی شەشەمی سەرەتاییان خوێندبوو چونکە گوندەکان قوتابخانەی پۆلی یەکەم و دووهەمی ناوەندی نییە. نزیکەی 100% کچانی ئەو گوندە واز لە خوێندن دێنن چونکە بۆ درێژەدان بە خوێندن ناچارن بچنە قوتابخانەی شەوانە ڕۆژی لە پیرانشار و چوونیان ئەستەمە. کچان و کوڕانی گوندی مەشکان وەک زۆربەی گەنجانی گوندەکانی پارێزگاکانی ڕۆژاوای ئێران شان بە شانی دایک و باوکیان لەسەر زەوی کار دەکەن. چەوەندەر و گەنم دەچێنن و درەوی دەکەن. خواردن بە مەڕ و ماڵات ئەدەن و شیریان ئەدۆشن. کانی یەکێک لەو کچانە بوو. مشکانیەک دەڵێت ئێستا 3 ڕۆژە کچانی گوندەکە نیگەرانن ترسی ئەویان هەیە ئەم کارە ساتە بەسەر ئەوانیشدا بێت. ڕاستە مردنی فەرزانە خۆکوژی بووە بەڵام کچانی گوندەکە ترسیان نیشتۆتە سەوە دڵیانەوە. هەروەها ئەمانە قسەکانی حەلیمە ئیبراهیمی خاڵۆزای کانیە دەڵێ مریەم دایکی کانی تووڕەیە توانای قسەکردنی بە فارسی نییە هێشتا بڕیاری نەداوە چی لە هاوسەرەکەی بکات.
هێشتا نازانێت مریەم هەم دڵتەنگە و هەم تووڕەیە دوای 2 ڕۆژ ماتەمینی گەڕایەوە ماڵەوە و ئەژنۆکانی لە باوەش گرت خۆی لە باوەش گرتووە و نازانێت چی لە مێردەکەی کە دەڵێت پەشیمانە بکات لە درێژەی ئەم راپۆرتە دڵتەزێنەدا کە هاتووە بەپێی ئامارە فەرمیەکان لە ساڵی 1401 و لە پارێزگای ئازەربایجان ڕۆژاوا 89 ڕووداوی کوشتن ڕوویداوە کە بە بەراورد لەگەڵ 5 ساڵ لەمەوبەر بە ڕێژێکی بەرچاو بەرز بووتەوە لە بەشی مردنی گوماناویدا نووسراوە 242 حاڵەتی خۆکوشتن 407 کەس لە حاڵەتەکانی دیکەدا سزادانی باوک بەهۆی کوشتنی منداڵەکان سزانەدانی بەڵام ئەمیر ئەم بابەتە ئەوەندە دڵتەزێن بۆیە ئینسان هەر کە ئەی خوێنێتەوە دڵی پڕەبێ سزانەدانی باوک بەهۆی کوشتنی منداڵەکانیەوە بووەتە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی کوشتنی منداڵان لەلایەن باوکانیانەوە تەنانەت لەو حاڵەتانشدا کە باوک بەکوژنیە بۆ نمونە برا یان هاوژینەکە بکوژە چونکە خەڵک دەزانن ئەگەر باوک بەرپرسیارەتی کوشتن لە ئەستۆ بگرێت هیچ سزایەک نادرێت باوکەکە بە درۆخۆی وەکو بکوژەکە دەناسێت ئەمەش بۆ مانایە کە ئەو مادەیە سەبارەت بە سزادانی باوکێک بەهۆی کوشتنی منداڵەکانی ڕێگە بۆ باوکان خۆش کردووە کە بە ئاسانی ئەو کارە بکەن و تەنانەت ئەگەر کەسێکی تر بکوژێت واتە کەسێکی تر ئەو کارە بکات باوکەکە لێپرسینەوەی لەگەڵ دەکرێت و بە کوژەکەش لە سزا پارێزراو دەبێت ئەم کوشتنانە ڕێگایەکی تریان هەیە مادەی 630 لە یاسای سزای ئیسلامی ئەم مادەیە دژ بە پراکتیکی نووسینی یاسایە گوڵناز لەسەر ئیجازەت من درێژەم بابەتە بدەم ئەڵێت نووسینی یاسا بریتیە لە پێناسەکردنی تاوانێک و ڕاگەیاندنی سزاکەی واتە یاساکە بڵێت ئەمە دزیە و ئەمە سزاکەیە نەک ئەوەی کە ڕێگای بێتاوان ناسین لە جنایەتێک نیشان بدات بۆ نمونە بڵێت ئەمە کوشتنە و ئەگەر کوشتنەکە بەم شێوەیە ئەنجام بدرێت کەسەکە سزا نادرێت واتە لەبری ئەوەی خەڵک فێری تاوان و سزا بکات کەسەکان فێری خۆدزینەوە لە سزاکان دەکات خودی ئەم بابەتە هاندەری کوشتنی ژنان لەلایەن مێردەکانیانەوەیە ئەم بابەتە پامی بۆ پیاوانی کۆمەلگا ناردووە کە ئەگەر لە کێشەی ناموسی بێت دەتوانن ژنەکانیان بکوژن بەڵام ئەم پەیامە بە پیاوانی دیکەی ناوخێزانیش دەدرێت کە ئەوانیش دەتوانن ژنەکە بکوژن چونکە مەسەلەکە ناموسیە لەم بابەتەدا هەروە هاتووە ئەگەر مرد ژنەکەی لە جێگادا لەگەڵ پیاوێکی تردا بینێت دەتوانێت بیکوژێت بەڵام ئەمە بەو مانایە نییە کە پیاوێک بتوانێت بە ناوی ناموسەوە خوشکەکەی یان کچەکەی بکوژێت بەڵام لە کۆمەلگادا زاراوەیەک بە ناوی کوشتنی ناموسی سەری هەڵداوە و لە هەندێک ناوچەی وڵاتدا لای پیاوان باو بووە کە دەتوانن کوڕەزا کچ یان خوشکەکەیان بکوژن دەڵێن کاتێک مرد ئەم مافەی هەبێت براکەشی هەیەی و ئەو برایە کە بە سروشتی ناموسی بەهێسترە ئەم بابەتە زۆر دووچاوەکیانەیە چونکە ئەم بابەتە بۆ ژنان لە بەرچاو نەگیراوە ئەگەر ژنێک بە هەمان شێوە مێردەکەی لە جێگادا لەگەڵ ژنێکی تر ببینێت مافی ئەوەی نییە کە ئەو کارە بکات بۆچی پیاو ئەم مافەی هەیە بەڵام ژن نیەتی ژن تووڕە دەبێت هەر وەک چۆن پیاو تووڕا بێت زۆرترین سزا بۆ کەسێک کە بە تاوانی زنا سزادراوە 100 لێدانی شەلاقە بەڵام بە پێی مادەی 630 لە یاسای سزای ئیسلامی مرد مافی ئەوەی هەیە ژنەکەی بکوژێت ئەگەر کردەوەیەکی تاوانکاری بێت و سزاکەی 100 شەلاق بێت چۆن ڕێگە بەم مێردە دراوە بیکوژێت ئەمەش وای کردووە مێردەکان لە بارودۆخی جیاوازیشدا واها لێک بدەنەوە کە ئەگەر ژنەکەیان بە تەلەفۆن قسە بکات یان لەگەڵ پیاوێکدا بچێتە چێشتخانەیەک دەتوانێت بیکوژێت هەرچەندە ئەم بڕگەیە تەنها تایبەتە بە کاتێک کە ژنەکەی لە جێگادا لەگەڵ پیاوێکی تر ببینێت زۆرترین سزایەکە لەم ساڵانەی دواییدا بەسەر ئەو باوکانەدا کە منداڵەکانیان دەکوژندراوە 10 ساڵ بووە بەڵام لە کردەوەدا تەنانەت ئەو 10 ساڵش بەڕێوە نەچووە و دوای چەند ساڵێک مەرج بۆ ئازادکردنی باوکەکە دروست دەکرێت بەداخەوە کوشتنی ژن و کەسوکار و هەروەها کوشتنی ناموسی باوکووە بەڵام ئامارەکان ڕای ناگەێنن چونکە هەواڵی ژمارەیەکی زۆریان بڵاو ناکرێتەوە خێزانەکان ئەی شارنەوە کۆمەلگای کوردستان دەبێ بگاتەوە تێگەیشتنەی کە ژن ناموسی هیچ کەس نییە ڕەفتاری پەیوەندی بەخۆیەوە هەیە و سزاکەی لە دەستی سیستمی قەزایدایە ئەم مافە بۆ هاوژین و کەسوکاری ژن بوونی نییە و بە هیچ بیانوێک سزایەک وەکو کوشتنی ژن لە دەستی هاوژینەکەیان نییە نووسینی یاسا بە جیاکاری بۆ مانایە کە دەسەڵات و سیستمی قەزایی ئەرکی خۆی بەرامبەر بە هاوڵاتیان جێبەجێ نەکردووە ژمارەی ورد و فەرمی ئەو ژنانەی بە ناوی ناموس لە شارەکانی ئێران کوژراون دیار نییە هەروەها ژمارەی ماڵە ئەمنەکان بۆ ئەو ژنانەی کە تووشی توندوتیژی خێزانی دەبن ڕۆژ لە دوای ڕۆژ کەم دەبێتەوە
ئەمەش نیگەرانی چالاکە مەدەنیەکانی زیاتر کردووە. بەڵێ گوڵناس هاوڕەچی من لە درێژەی راپۆرتەکەیدا نووسیوێتی هەواڵی کوشتنی کانی عەبدوڵڵایی جارێکی دیکە مێشکی ئێمەی بۆ پرسی ژنان تند و تیژی و پشتگوێ خستنی بە ئەنقاست بۆ داواکاریەکانی نیوەی دانیشتوانی ئەم وڵاتە ڕاکێشاوە. هەموو هەفتەیەک و ڕەنگە هەموو ڕۆژێک چیرۆکێکمان پێدەگات کە بە هۆکارێکی جیاواز ژنێک خۆی کوشتووە، خۆی سووتاندووە یان کوژراوە. یەکێک لەوانە تند و تیژی خێزانیە، پێی دەوترێت کێشەی ناموسی. پیرانشار و ناوچەکانی هاوشێوەی بەهۆی نەبوونی خزمەتگوزاری ڕفاهیەکان و بە تایبەت لە ناوچە گوننشینەکان و دەسڕانەگەیشتنیان بە خوێندن و دامەزراوەکانی پشتیوانی مەدەنی لە منداڵان زیانێکی زۆریان بەرکەوتووە. لەم ناوچانەدا کچانی تەمەنخوار بەهۆی ئەو کولتورە کە لەناو کۆمەلگادا هەیە دەکەونە پێشبڕکەی نائادڵانەی ژیانی هاوبەشەوە. ئەوانەی لە قۆناغی شەشەمەوە لە درێژەدان بە خوێندن بێبەش بوون لەلایەن خێزانەکانیانەوە یان لەلایەن کولتوری کۆمەڵایەتیەوە ناچار دەکرێن هاوسەرگیری پێشوەختە بکەن بۆ ئەوەی نەشنە ناو لیستی ئەو کچانی کە دەرفەتێکی باشیان لەدەستاوە. بێبەشکردن لە خوێندن و هەڵبژاردننی پیشەیەک، بێبەشکردنی دەسڕاگەیشتنی ئازاد بە زانیاریەکان و ئینتەرنێت، سنووردارکردنی دەسڕاگەیشتن بە ناوەندە ناحکمی و حکومیەکان و هەروەها ناوەندەکانی ڕاوێژکاری و تەندروستی، زیندانیکردن لە ماڵەوە، بێڕێزی و سوکایەتی و دەیان نمونەی تر پلە بە پلە و پاژەوەی کە کەس ناڕزایەتی دەرنابڕێت ئەبێتە هۆی گەیشتنی زیانێکی زۆر بە کچان و ژنان. زۆر سپاس بۆ هاوڕەچی من بۆ راپۆرتە خەژێنەی کە ناردیش. بچین ناوبڕێ ببینین دوا بەرنامەمان یادێک لە دوو ئازیزە دێنەوە خزمەتان هەواتان پێشکەش دەکەین. فەرموو. بمگەێنن بە ڕووناکی لەوێ هەتا چاو لە یەک نانێ لەوێ تەوار ڕاناوەسێ و لە ڕێ عەشقا سەردائەنێ وەکوو کۆتر ئاشتی خوازن ئەوینداری گەل و خاکن دژی جەنگ و ماڵ وێرانین مرۆڤ دۆست و داوێن پاکن کڵاو ڕۆژنەی بەر خوددانن داهێنانیان ڕێڕاستیا شەبەنگێکی نوێ بوونەوەن دژی زوڵم و شێر دەستیە بمگەێنن بە ڕووناکی لەوێ هەتا چاو لە یەک نانێ لەوێ تەوار ڕاناوەسێ و لە ڕێ عەشقا سەردائەنێ وەکوو کۆتر ئاشتی خوازن ئەوینداری گەل و خاکن دژی جەنگ و ماڵ وێرانین مرۆڤ دۆست و داوێن پاکن ماڵاوایی لە ژیانی کاک خالید پەرتۆ پێشمەرگەی دەرین و کادر و ئەندامی دڵسۆزی کۆمەڵا لە شاری بۆکان. بەداخ و پەژارێکی زۆرەوە ئاگادار بووین کە ڕۆژی شەمە 11 ڕێبەندان کاک خالید پەرتۆ پێشمەرگەی دەرین و کادر و ئەندامی دڵسۆزی کۆمەڵا بەهۆی نەخۆشی دڵ یەکێک لە نەخۆشخانەکانی تاران دڵە گەورەکەی لە لێدان کەوت و بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. کاک خالید کەساتێکی ناسرا و خۆشناوی ئاوایی قەرەگوێزی و شاری بۆکان بوو. ئەو لە ڕاپەڕینی ساڵی 1357 جەماوەری خەڵکی ئازادیخوازی ئێران لە دژی دەسەڵاتی پاشایەتی چالاکانە بەشداری کرد و دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و ئاشکرابوونی هەڵسوڕانی کۆمەڵە پەیوەندی بەم ڕێکخراوە کرد و لە ڕێزی پڕ لە شانازی پێشمەرگایەتی کۆمەڵەدا وەکو لاوێکی شۆڕشگێڕ و سوسیالیست درێژەی بە خەبات و تێکۆشانی خۆیدا و لە ماوەی ژیانی پێشمەرگایەتیدا لە زۆربەی چالاکیەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ناوچەی موکریان بەشداری چالاکانی کرد.
کاک خالیت دوای واسێنانی لە پێشمەرگایەتیش تا دوا ساتەکانی ژیانی بە ڕێبازی کۆمونیستی و سوسیالیستی کۆمەڵە وەفادارمایەوە. پەیوەندی لەگەڵ کۆمەڵە ڕاگرت و سەربەرزانە ژیان و لە ناوخۆی خەڵکی بۆکان و دەوروبەر بە تایبەت ئاوایی قەرەگوێت کەسایەتیەکی خۆشناو و خۆشەویست بوو. کاک خالیت تێکۆشەرێکی ڕێبازی سوسیالیستی لە کوردستان بوو و داوای لە هاوڕێیانی کردبوو کە پاش مەرگ لە ئاڵای سووری وەپێچن و بە سرودی شۆڕشگێڕانە بە خاکی بسپێرن. جێگەی ئاماژەیە کە تەرمی کاک خالیت ڕۆژی شەممە سێنزەی ڕێبەردان لە نێو خەم و پەژارەی زۆری بنەماڵە خزم و دۆستان و جەماوەرێکی زۆری خەڵکی شارەکانی سەقز ساحێب بۆکان و ناوچەکە لە ئاوایی قەرەگوێز بە خاک سپێررا. ئێمەش بەم بۆنەوە هەر لێرە و لەم بەرنامەیەوە لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵەوە پڕ بە دڵ سەرخۆشی گەرمی خۆمان ئاراستەی بنەماڵە و کەسوکاری کاک خالید دەکەین و خۆمان بە هاوبەشی خەم و پەژاریان دەزانین. یادی کاک خالیدی ئازیز پەرتەو و هەمیشە بەرز و بەڕێز. بەداخ و پەژارێکی زۆرەوە ئاگادار بووین کە هاوڕێ کەماڵ محەممەدی کادر و پێشمەرگەی دەرینی کۆمەڵەوە ئەندامی پێشوەی حزبی کۆمونیستی ئێران ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ کەماڵ محەممەدی کە بە میرزا کەماڵ بەرقڕوو ناسراو بوو دوای ماوەیە گیرۆدەبوون بە نەخۆشی شێرپەنجە ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 2 فێڤریەی 2025 لە وڵاتی ئاڵمان ماڵاوایی لە ژیان کرد. بەڵێ هاوڕێ کەماڵ لە ساڵی 1327 هەتاوی لە گوندی میانە سەر بە ناوچەی مەریوان لە بنەماڵەیەکی هەژاری جوتیاردا لەدایک بوو. هەر بۆیە ناچار بوو لە سەرەتای تەمەنی منداڵیەوە تامی تاڵی هەژاری بچێژێت بۆ شام خاتەژێر باریکاری تااقەت پڕۆکێن تا بەڵک و پاروەنانێک بە سفرەی بێڕەونەقی بنەماڵە هەژارەکەی زیاد بکات. ئەمە لە کاتێکدا بوو کە هەر لە تەمەنی منداڵی دایک و خوشکێکی لەدەستاوە بەم شێوەیە ناچار بوو قورسایی لە دەستدانی ئازیزانیشی تەحمل بکات. هاوڕێ کەماڵ کە تەمەنی گەیشتە تازەلاوی لەگەڵ پەیوەندیەکانی کۆمەلگای دەرەبەگایەتی ئەو کات و چەوسانەوەی جوتیاران لەلایەن دەرەبەگ و ئاغاکانەوە کەوتە کێشە و هەستی دژایەتی لەگەڵ کۆمەلگای نایەکسان و چینایەتی تێیدا سەری هەڵدا. هەستێک کە لەگەڵ سەرهەڵدانی شۆڕشی ساڵی 1970 لە ئێران گەشەی سند و ئەوی کرد بە یەکێک لە هەڵسوڕاوانی ئەو شۆڕشە. هەر لەم سەردەمەدا بوو کە هاوڕێ کەماڵ چالاکیەکانی خۆی بە کۆمەڵەوە گرێداوە دواتر بوو بە پێشمەرگەی دڵسۆز و چالاکی کۆمەڵە. لە ماوەی هەڵسوڕانی حیزبی خۆیدا هاوڕێ کەماڵ گەلێک بەرپرسیارەتی گرتاسۆوە لەو پەڕی دڵسۆزیدا ئارکەکانی خۆی ڕادەپەڕاند. کردار و خۆڕەوشتی بەرز تێکۆشانی دڵسۆزانە و لە خۆبردووی هاوڕێ کەماڵی کرد بە یەکێک لە کەسانی جێمتمانەی ڕێزەکانی پێشمەرگە و سیمایەکی جێگا بڕوای کۆمەڵانی خەڵکی ناوچەی مەریوان. هاوڕێ کەماڵ لە ساڵی 1992 وەک پەنابەری سیاسی چوە وڵاتی ئاڵمانی لەوێش وەک تێکۆشەرێکی ڕێبازی سوسیالیزم درێژەی بەخەباتدا. ئەگەر چی هاوڕێ کەماڵ لەم ساڵانەی دواییدا پەیوەندی ڕێکخراوەیی وەک ئەندام بە حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە نەمابوو، بەڵام وەک کۆمونیستێکی هوشیار و تێکۆشەرێکی ئامانجی سوسیالیزم وەفادار بەو ڕێبازەمایەوە. بەداخەوە لە چەند مانگی ڕابردوودا هاوڕێ کەماڵ لەلایەن پزیشکەکانیەوە ئاگادار کرایەوە کە تووشی نەخۆشی شێرپەنجە بووە. بەم حاڵەشەوە هاوڕێ کەماڵ ورەی لاواز نەبووە بەردەوام هەوڵیدا بە پێی توانە ئاگاداری ڕووداوە سیاسیەکان چارەنووسی کۆمەڵە و بزوتنەوەی شۆڕشگێرانە لە کوردستان ئێران و ناوچەکە بێت. شۆڕشی ژن ژیان ئازادی دڵخۆشیێکی زۆری بە هاوڕێ کەماڵدا بوو تا کۆمەڵانی خەڵکی هەژار و ستەم لێکرا و ڕزگاریان بێت و ئاواتەکانیان بێتە دی. گومان لەوەدانە کە بە مەرگی هاوڕێ کەماڵ محەممەدی کۆمەڵە و بزوتنەوەی شۆڕشگێرانەی کوردستان یەکێک لە وەفادارترین دڵسۆزانی خۆی لەدەستا. ئێمە وێڕای ڕێزگرتن لە خەبات و تێکۆشانی هاوڕێ کەماڵ محەممەدی و بەرزڕاگرتنی یاد و بیرەوەریەکانی درێژە بەو ڕێبازە دەدەین کە ئەم هاوڕێ ئازیزە دڵسۆزانە خەباتی کرد. لەلایەن ڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێرانەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان لە سەرجەم بنەماڵەی ئازیزی هاوڕێ کەماڵ بە تایبەت هاوژینی کاک کەماڵ هاوڕێ تەڵا و منداڵەکانیان یادگار و دلێر و توماس دەکەین.
بەرز و بەڕێز بێت یادی هاوڕێ کەماڵ محەممەدی. بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەی هەفتەی ئێمە و بینەرانیش زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوو. دووبارە چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی ئەم بەرنامەی خۆتان حتمما پەیوەندیمان پێ بگرن و ڕاوەچوونەکانتان باس بن. بەڵێ ئازیزان زۆر سپاس بۆ ئەوەی کە تا کۆتایی بینەر و بیسەری ئەم بەرنامەیە بوون. ماڵە.